تاريخي يعني تاريخك يعني السنة لو روجش بيروز بو خوش بووی زود خوشم بوي كا أو روجم كهرب جابي چۆنە يعني بڕیارەدا یەکێکا بژێریت ڕۆژێکی ترت هەڵ نەبژات خوم كلا بريطانيا أو بريارم بسر دابو لە بەریتانیەوە گەڕایتەوە بله. چەند ڕۆژە گەڕاویتەوە أو دو مانگا قرايم دوو مانگە یەکسەر ژیانی هاوسەرگیریت پێکینە بري بۆچی زاواکان لەگەڵ بووکەکان تاریخە خۆشەکان هەڵدەبژێرن وەکو یەکی یەکیان ڕۆژەکانی أما هواياتك كلا تاريخ دا بمينتو بو هتا لەگەڵ بووک ڕێککەوتن ئەیا خۆتە بڕیاری خۆت بوو خوم برياري خوم دا ولا قوي داركت ئەنێو کێشەی نەبوو لقى خشكو بلا كانوا عائلة كشمو ئەوان بووکەکە کێشەی نەبوو پێ خۆش بوو نا كشنا بزوز في خوجو پامێکی تێ لە ڕێگەی پایتەختی داوە أما زوز باسي ودكم يعني لو پیش بازی که کدیکم. هیوای ژیانێکی بەختەورت بۆ دەخوازین هەر ساخ و سەلامەتم لەگەڵ بووکەخان. ئەم زۆر سپاس دەکەم سپاسی هەموو هەلوێستە جوانەکانتان دەکەم.